سلام علیکم و رحمة الله و بەرەکاتوو. خۆشەویستان و ئازیزانم، لە زنجیرە بابەتێک لە بابەتەکانی ئامۆژگاریەکانی مانگی ڕەمەزان پێتان شاد دەبینەوەکەوە یەکێکی تر لەو ئامۆژگاریەکانی مانگی ڕەمەزان بۆ ئێمە ئیماندار و مسلمان ئەویش مانگی ڕەمەزان فێر ئەوما دەکەکەوە هاتوچۆی مزگەوت بکەین، بەردەوام سەردانی مزگەوتەکاندا بکەین و هەروە دڵەکانمان پەیوەست بێ بە مزگەوتەکانەوە بە ماڵی خوای گەورەوە، چونکە ئەجر و پاداشتی نوێژکردن بە کۆمەڵ و بە جەماعەت زۆرە و چەندەها کتابی لەسەر هاتیە. یەکێک لەو فەرمودانێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئێمە باز دەکات، ئەگەر بێت و موسڵمانێک دەستنێش هەڵبگرێت و بچێت بۆ مزگەوتێک فەرزێک ئەنجام بدات وەکو ئەو وایەکەوە حەجێکی کردبێت، و ئەگەر بێت و موسڵمانێک بچێت بۆ مزگەوتێک بۆ ئەنجامدانی سنەتێک وەکو ئەوە وایەکەوە عمرێکی ئەنجام دابێت. و هەروە پاداشتی ئەو کەسانێکەوە نوێژ بە کۆمەڵ دەکەن زۆر لەوەی زیاترەکەەوە ئەو کەسانێکەوە بە تەنها لە ماڵەوە ئەنجامی دەدەن. ئەگەر بێت و لە مانگی ڕەمەزانەوە فێرە ئەوە دەبینکەوە نوێژەکانمان بە کۆمەڵ بکەین، بە کۆمەڵ ئەنجامیان بدەین، بەردەوامیش بین لەسەرەوەیکەوە لە دوای مانگی ڕەمەزانیش لە هەر 11 مانگەکەی تردا هەر بچین سەردانی مزگەوت بکەین، نوێژەکانمان بە جەماعەت بکەین، چونکە تەنها لەسەر ئەو کەسانە نیەکەوە عوزرێکی شەرعیان هەبێت. و ئیبن عەباسیش بۆمان دەفەرمێت عوزری شەرعی ئەوە دەگرێتەوە کەسێک نەخۆش بێت، کەوا کەسێک توانای نەبێت سەردانی مزگەوت بکات. بۆیە پێویستە لەسەر ئێمە نوێژەکانی خۆمان بە جەماعەت بکەین، چونکە ئەو کەسانێکەوە لە ڕۆژی قیامەت لە ژێر عەرشی خوای گەورەدان ئەو کەسانێکەوە دڵیان پەیوەستە بە مزگەوتەکانەوە، دڵەکانیان وابەستەی مزگەوتەکانن و خەریکین کەوا نوێژەکانی خۆیان بە جەماعەت ئەنجام دەدەن. بۆیە پێویستە لەسەر ئێمە بەردەوام بین کەوا نوێژەکانی خۆمان بە کۆمەڵ ئەنجام بدەین لەگەڵ برایان و ئازیزان و خۆشەویستانی خۆمان لە گەڕەکەکاندا. سەلام عەلەیکم و ڕەحمەت الله و بەرەکاتوو.